هەڵگرتنی سیلاح لە ناوەکانی ناوەندەکانی دەنگدان و دەوروبەریە بە هەموو جۆرێک قەدەغەیە، تەجەموعی چەکداری لە هەموو ئەو ناوەندانی دەنگدان و لە دەرەوە بە هەموو شێوەیەک قەدەغەیە، و هەڵگرتنی مۆبایل و وێنەگرتنی دەنگدان بە هەموو شێوەیە قەدەغەیە و مۆبایل نابرێتە ژوورەوە. هەر کەسێ بە هەر هۆکارێک و لە هەر شوێنێک دوو دەنگ بدا، دوو پەنجەمۆری هەبێت، ئەوە هەردووکیە سووتێ و جواداریش ئەدرێتە دادگا. وریای ئەمە بن چونکە سیستەمەکە لە پارێزگاکان پەنجەمۆرەکان یەکەخرێ، لە هەرێم یەکەخرێ و لە عێراق یەکەخرێ. لە هەر یەکێ لەمانەیە پەنجەمۆرەکەی تۆ دووبارە بێتەوە کە بێ پەنجەمۆر ناتوانانی دەنگ بێت، دەنگەکە دەفەوتێ، واتە لە جیاتی دەنگێکی زیایە بیت ئەو دەنگی یاویشتە لە بین نەچێ. بۆیە وریابن ساختەکاری لە خزمەتی ئەم پرۆسێ نابێ. ناوەندەکانی دەنگدان دابەشمان کردوون لەوە پێشیش کە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە ناوەندەکانی دەنگدان لە ناوە ئەپارێزرێن، هێزەکانی پۆلیس ئەیان پارێزێ لە ناوە تەنیا کارمەندانی کۆمسیۆنی هەڵبژاردنە بن، هیچ کەسێک نییە. بەڵام هێزەکانی پۆلیس ڕێخستی ناوەندەکانی دەنگدان لە ناوەکەن، هێزەکانی ئاسایش ناوەندەکانی دەنگدان لە کۆڵان و گەڕەک و شەقام و شارەکان ئەپارێزن و ناوەندەکانی جیاکردنەوە و بژاردن و هەڵگرتنی دەنگەکان لەلایەن لیوایەکی پاراستنی سلێمانیەوە سەرپەرشتیەکرێ لەگەڵ پێکاتەیەک لە هێزێک کە لەژێر فەرمانی ئەوانایە کە هێزێکی هاوبەشە بێ فەرمانیان لەلایەن لیوایەکی پاراستنی پارێزگای سلێمانیەوە ئەکرێت.